من ئەوەی ڕاستی بێ سوپاس و ڕێز و پێزانینم هەیە بۆ هەموو تاکێکی ئەم جیهانە کە غەمبارە بۆ مەئاساتی شاری هەڵەبجە. بەڕاستی ئەوەی کە بەسەر ئەم شارە هاتووە قەناعەتم نییە بەسەر هیچ شارێکی هات بێ، چونکم خۆم لە حادسەکە بووم، لە کارەساتەکە بووم، ئەو دایک و خوشک و برا و کەس و کارم تێ ئەچووە. هەموو دەقەیەک وازانم لەبەر چاومە، هەموو دەقەیەک. بە سوپاس بۆ خوا کەم کەسەیە بەم کارەساتە دڵ دەزێنە ناخی نەهاژێت. و من یەکێکم لەو کەسانی کە دایک و خوشک و برا و خێزان و مناڵ و یعنی بەڕاستی خانەوادەکەم مەم کارەساتە تیا چووە. هەموو کاتێک وازانم ئەو دەقەیە. زۆر باشە. گەر پێمان بڵێ تۆ چەند کەس لە عایلەکەتان بەر ئەم بەڵێن پەلامەرە دڕندانەی ڕژێمی باسکەوتەوە و چەند کەس شەهید بوون و ئەم ڕووداوانە چۆن لە زەهنی تۆ ماوەتەوە؟ لەوانەیە بڵێ لەو کاتە ئاگامان لە خۆمان نەبوو بێت، باوەڕ بێ، قەناعەتە بێت ئەگەر بڵێم کەس و کارەکەم وەکو پێشمەرگەیەک خۆی پێچاوەتەوە لە ئامادە باشیە بۆ بەڕاکردن، بەڵام بەداخەوە هەوامان لێ قەتا بوو. خۆمیشێک بووم لەوانە بە دوای مناڵەکەمان ڕام کرد. دوای 2 مانگیش اینجا مناڵەکەم دۆزیوە لە ئێران. گەڕامەوە سەیرەکەم، خانەوادەکەم هەمویان لە هەرزا کەوتون. داوام لە خوا کرد، خوایە لێ دەپاڕێمەوە، ئەقڵم لێ نەسێنیت. بەجێم هێشتن لەبەرەوەی کە تەنیا بووم نەمەتوانی بەجارێ 14 شەهید چی لێ بکەم، بە تەنیا نەمەتوانی 14 شەهید چی لێ بکەم بەداخەوە. زۆر باشە. ئەوەی کە ئێمە دەبینین لە وێنەکاندا ئەم منداڵانە چێن لەگەڵتە، ئایا ئەم ڕووداوای وای کرد کە تۆ بێهیوا بیت لە ژیان و جارێکی کە ژیانێکی نوێ دەست پێ نەکەیتەوە؟ سوپاس بۆ خوا من لەو کاتا داوای هیچم لە خوا نەکرد، داوام لێکرد خوایە ئەقڵم لێ نەسێنیت، بەڵام سوپاس بۆ خوا ئێستا خێزانم هەیە و دەست لە قوت لەخوا ئەلحەمدوللا ژیانم پێکەوە لێ ناو و ئێستا خاوەنی 4-5 مناڵم و کوڕە گەورەکەم کە لەو مەئاساتا دەرچووە. سوپاس بۆ خوا ئێستا لە حەیاتایە و هاوسەری هەیە و 2 مناڵیشی هەیە، یەکیان بە ناوی محەممەد، یەکیان بە ناوی نزا. سوپاس بۆ خوا کە خوا یارمەتی یاوین کە ئەم خانەوادەیە چۆن ئەم ڕووداوە با بڵێن بۆ مناڵەکانە ژێڕیتەوە کاتێکە ئێستا ئەمان جیلێکی تازەن و ئەو ڕووداوانیان نەبینیوە کە تۆ بە چاوی خۆ لە هەڵەبجا بینیوتە و بینیوتە با بڵێن خێزانەکە بۆ شێوەیە لە ناوچوون؟ بە دڵنیایەوە بۆیانە ژێڕمەوەڵێم سەرکردەی ئەم وڵاتە بوو. خانەوادەیەکی 20 نەفەری بە گازی کیمیایی لە ناو ماڵەکەی خۆماندا، لە ناو شارەکەی خۆماندا، لەسەر سفرەکەی خۆماندا. سەرکردەکەمان کە سەدام حوسێن بوو قەراری یا کە کیمیایی بکا بەسەر ئەم میلەتا کە لە شاری هەڵەبجە ئێمە یەکێکین لەو خانەوادانە و خۆم یەکێکم لەوانەی کە هەر ئێستەش پێم وە دیارە کە بەرگەردەی کیمیایی کە بۆیانە ژێڕمەوە. بەڕاستی تەسەوری ئەوە ناکەن کە ئەوە ڕووی یابێت. زۆر باشە. تۆ لەو سەردەما با بڵێن کە خێزانەکەی خۆتت بینی، ئایا با بڵێن دراوسەکانت یاخود ئەو کەسانێکە کە لە گەڕەکەتانان ئەوانش لە هەمان حاڵ و بارودۆخی تۆ بوون؟ قوربانیان لە ئاستی لە کاتی قەسفی یەکەمدا لە خۆپێچانەوە بووین، لە قەسفی لە بەردومانی دووهەمدا گەڕەکەمان بەرکەوت.
لە بردومانی دووهەمدا کۆڵانەکەمان چۆڵ کرد کەس لەو کۆڵانە نەما ڕامان کرد بۆ شوێنێکی کە لە شوێنێکی کە خانەوادەکەمان پیاچوین ئیتر هەر کەس ئەوە بوو کە فریاکەوێت خان و ماڵ و حاڵی خۆی بەجێ بێڵێ و سفرە و خوانی خۆی بەجێ بێڵێ ڕاکات بۆ دەرەوەی لە چەنەوە با بڵێن ئەم هێرشانە دەستی پێکرد بۆ سەری ئەم هێرشانە لە دەوری سەعات 11ەوە دەستی پێکرد لە 12 لە پێخۆ پێچانەوە بووین ئێستش ئەو یادەم لەبیر ناچێ کە برایەکم لە خۆم گەورەتر بوو ئێمە دوکانی بازرگانیمانە بە قوماش پێم وتم کاکە با تۆزێ لەم قوماش شتانە پێچینەوە ڕاکەین ئەچین بەلایەکە وتی تو بۆچی تۆ بە یعنی بە تەمای نینەوەم دوکانە ئەین تۆ نیازی نییە بینەوەم دوکانە بەخوای گەورە نەخۆی نەژنی نە مناڵی دەرگای دەڕابوو دوکانی نەکردەوە هیچ کامیشان مەحسا زۆر زەحمەتە لە بێت زۆر زەحمەتە زۆر زەحمەتە بەڵام سوپاس و ڕێز و پێزانینم هەیە بۆ ئەو پێشمەرگەیی کە چوو بێ سەر ئەو خانەوادەی ئێمە لێرەوە زۆر سوپاس یەکەم زۆر باشە ئێستا دەزانین با بڵێن بەرهەمی خوێنی شەهیدان بۆ هەڵەبجەکانەوەی کە هەڵەبجە بوو بە پارێزگاوە لە هەمان کاتدا زۆر سوپاس و ڕێز و پێزانینم هەیە بۆ ئەو پێشمەرگەی کە چووی سەر و خانەوادەی ئێمە کە زانی بووی ئەوە خانەوادەی ئێمەیە سەیری کردبوو جاندا و شتەکانمان لە پاڵیان ناکەوتووە بە ئامانەتیەوە 600 دیناریان پێبوو لەگەڵ شەشتاک بازن و ملە زنجیرێکە زانی بۆیان ئەمەی خانەوادەی عوسمانی حەمەمینی حەلاوە بۆیاندا نابووین بۆیان بزانین چێ لەم خانەوادە ماوە بیانێنەوە ئافرم بۆ ئەو پێشمەرگەیە